ئایا دەزانی دەتوانێت ئێستا پۆست بکەیت لە تیکتۆک دوای کاتژمێرێکی بڵاو بێتەوە یان دوو کاتژمێر یان بەیانی دوو بەیانی هەفتەیەکی تر دەڕۆژتر ئەگەر نازانی لەگەڵم بە ئێستا پێ دەڵێم ڕەنگە پێویستت پێبی دەڕۆی ناو برۆسەری گوگل کڕۆم یا هەر برۆسەرشکە دەدەنێن سەر ئەو سێ خاڵی سەرەوە دەزانێن سەر دیسکتۆپ سایت لێرە دەنووسین تیکتۆک داخلی تیکتۆکی خۆمان دەبین پاسوۆرد ئیمەیلی لێ دەین دەچینە سەر ئەپلۆد ئەویان دەچینە سەر ئەو بەشیان ڤیدیۆکە هەڵدەبژێرین بۆ نمونە ئەو ڤیدیۆیە هەتا ڤیدیۆکە ئەپلۆد دەبێ بە دەتوانین لێرە هاشتاگەکان بنووسین بۆ نمونە یەک هاشتاگی دەنووسین بەس بۆ نمونەی ئەوە دەتوانین هەڵبژێری دەتوانین لێوێ ناونیشانی ڤیدیۆکەش دابنێی کە ڤیدیۆکە ئەپلۆد بوو کەڤەرەکەش دەتوانین هەڵبژێری ئەوەی کەم بەسمانە ئەوەیانە ئەو بەشیان ئەوان هەڵدەبژێرین پێت دەڵێ دەتەوێت کەی ئەو ڤیدیۆ بڵاو بێتەوە بۆ نمونە ئێستا ئەمڕۆ 10/4/2022 هەڵدەبژێرین دەتوانین مەسەلەن 19/4 ئەو ڤیدیۆ بڵاو بێتەوە دوای 9 ڕۆژتر کاتەکەی چ کاتێکی مەسەلەن دای دەنێن 16 و بزەڵت 16 دادین کاتژمێر 4 عەسر دەزێنێن سەر ئەو هێما سۆرەیە ڤیدیۆکە پۆست دەبیتن ئێستا دەڕۆین لە تیکتۆکەوە بزانین ڤیدیۆکە پۆست بووە هەر وەک دەیبینین 19/4/2022 ڤیدیۆ بڵاو دەبێتەوە لاک و فۆلۆ لەبیر مەکەن